سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئاڕیانی ئاوکار ماتومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەرلەبیانی ئەمڕۆی یەکشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە بۆکان و جوانڕۆ، یان لە دەستانی دوو کرێکار لە مەریوان و ئەردەبیل. شەڕ و پێکدادانی قورس لە نێوان شەڕبانانی خەسەدە و تێرۆریستان لە حەلەب. دەست بەسەرکردنی ژمارەیەک چالاکی سیاسی و پارێزەر لە باکووری کوردستان. کۆبوونەوەی کرێکاران و پشتدارانی معدەنی ئیسفەندەقەی کرمان. درێژەی مانگرتنی پەرستاران و کادری دەرمان لە ئەهواز و پەرەسەندنی ناڕەزایەتی کرێکاران لە کانادا. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە بۆکان و جوانڕۆ. ڕۆژی شەممە دەی سەرماوە 1403 هەتاوی چالاکانی مەدەنی و ژینگەی شارەکانی بۆکان و جوانڕۆ پێیوەست بە هەڵمەتی زاگرۆسانە بوون و سەدان دەنکی بەڕوو و نەمامیان لە دەوروبەری ئەو دوو شارە چاند. هەڵمەتی زاگرۆسانە کە لە 6 ساڵ لەمە و بەرەوە لەلایەن چالاکانی ژینگەی و بە مەبەستی پاراستن و بژانەوەی سروشت ڕێکخراوە، لە ڕۆژانی 1 بۆ 25 سەرماوەزی هەر ساڵ بەڕێوە دەچێت و خەڵکی خۆبەخش و چالاکانی مەدەنی دەنکی بەڕوو و نەمام لە داوێنی چیا و زۆزانی شارەکانیان دەچێن. هەرچەند لە هەندێک شار ناوەندە ئەمنیەتیەکان ڕێگری لەو چالاکیە دەکەن، بەڵام خەڵک بە هەست و سۆزێکی بێوێنەوە تێدا بەشدار دەبن و بەو شێوەیە وانە بە منداڵەکانیان ئەڵێنەوە. یان لە دەستانی دوو کرێکار لە مەریوان و ئەردەبیل. ڕۆژی شەمە دەی سەرماوەست دوو کرێکار لە شارەکانی مەریوان و ئەردەبیل بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لە دەستە. بە پێی زانیاریەکان، کرێکارێکی شاغڵ لە کارخانەی ماسەشویی شارستانی ئەسلاندوزی سەر بە پارێزگای ئەردەبیل بەهۆی گازگرتوویەوە گیانی لە دەستاوە. لە لایەکی دیکەوە کرێکارێکی تەمەن 73 ساڵ و پارێزەری بینایەکی نیوەکارە لە گەڕەکی دارسەیرانی مەریوان بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن تووشی هەناسە تەنگی بووە و گیانی لە دەستا. بەڵێنی دەوڵەت بۆ وەلانانی باج لەسەر پیشەی کۆڵبەری. وەزیری کار، ڕێفاه و تەعاونی کۆماری ئیسلامی ڕۆژی شەممە ڕایگەیاند کە گەڵاڵەیەکی نوێ لەلایەن دەوڵەتەوە پەسەند کراوە کە تێیدا کۆڵبەری وەکو کاری نایاسایی ناناسێنرێت و چیتر دەواازە سنووریەکان باز لە کۆڵبەران وەرناگرن. ئەو بەرپرسەی ڕژیم هەروەها وتی گەڵاڵەی سەر و ساماندانی تجارەت لە سنوورەکان لەلایەن دەوڵەتەوە پەسەند کراوە و وەزارەتی کار ئەرکدارە بۆ ئەوەی لە ڕێگەی دروستکردنی تەعاونی کێشەی کۆڵبەران چارەسەر بکات. بۆنەوە گەڵاڵەکە سەرەتا لە شارەکانی پیرانشار و سەردەشت جێبەجێ دەکرێت و دوجار لە شارە سنووریەکانی دیکەش ئیجرای دەبێتەوە. شەڕ و پێکدادانی قورس لە نێوان شەڕبانانی قەسەدە و تێرۆریستان لە حەلەب. ڕۆژی شەممە دەی سەرماوەز گروپە تێرۆریستەکانی سەر بە تورکیا هێرشیان کردە سەر گەڕەکی شێخ مەقسوود لە حەلەب و سەنگەری شەڕبانان لە ئەلباب، بەڵام لەلایەن شەڕبانانەوە بە توندی بەرپەرزدرانەوە هاوکات لەگەڵ پێشڕەوی تەرۆریستانی بەرەی نووسرا. بۆ ناوەندی شاری حەلەب و هەڵاتنی سەربازانی ئەسەد، شەڕبانانی سووریای دیموکراتیک کۆنتڕۆڵی فڕۆکەخانە و ناوچەی پیشەسازی ئەو شارە لەگەڵ چەند گەڕەکی دەوروبەری ئەشرەفیە و شێخ مەقسوودیان بەدەستەوە گرتووە. لە شارۆچکەکانی نەبیل و ئەلزەهراش چەکدارانی بەشار ئەسەد هەڵاتون و هێزەکانی سووریای دیموکراتیک سەنگەرەکانیان لە تەرۆریستان گرتووە. خەڵکی ئەو دوو شارەش بەرەو ناوچەکانی ژێر دەسەڵاتی هێزە کوردیەکان هەڵاتون و لەلایەن خەڵکەوە پێشوازیان لێکراوە. لە هەمان کاتدا فڕۆکەکانی ڕۆسیە چەکدارانی تەحریر و شام و بەرەی نووسریان بردومان کردووە و بەدەیان تێروریست کوژراون. دەست بەسەرکردنی ژمارەیەک چالاکی سیاسی و پارێزەر لە باکووری کوردستان لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەک چالاکی سیاسی و پارێزەری دادگۆستەری خەڵکی باکووری کوردستان بە فەرمانی دادگای باڵای ئەنکارا دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان ئەو پارێزەرە و چالاکە سیاسیانای ئەندامانی حیزبی دموکراسی و بەرابەری گەلان بوون و ناسناوی بەشێکیان بریتیە لە سوتاب ئاکداخ، جێگری هاوسەرۆکی حیزبی دموکراسی و بەرابەری گەلان، چەنگیز دوندار شارەداری شاری پەیاز، ڕەمزی چالیشکان سەرۆکی سەندیکای گێنەل کەماڵ گۆکسۆی بەداوای لێبردنەوە،
سەرۆکی لقی مێرسینی سندیکای گێنەل. کۆبوونەوەی کرێکاران و پشکدارانی معدەنی ئیسفەندەقەی کرمان. ڕۆژی شەممە پشکدارانی معدەنی ئیسفەندەقەی کرمان بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانە و پشکدارانی ناڕازی بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام ڕێگەیان لە بارگیری و گواستنەوەی بەردی کڕۆمیت گرتووە و بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری شرکەت خوازیاری پێدانی 32% داهاتی و معدەنە بە کرێکاران پاش 30 ساڵ کارکردن بوون. درێژەی مانگرتنی پەرستاران و کادری دەرمان لە ئەهواز. ڕۆژی شەممە دەی سەرماوەز پەرستاران و کادری دەرمانی چەند نەخۆشخانەی ئەهواز بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە و کۆبوونەوە. پەرستارانی ئەهوازی هاوشێوەی هاوکارەکانیان لە شارەکانی دیکەی ئێران خوازیاری چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، زیادکردنی حەقدەست و مەزایە، کەمکردنەوەی ساعەتی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات و پەرداختی کارانە و ئیزافەکاری بوون. کۆبوونەوەی کرێکارانی نێشەکەری حوتەپە لە شوش. کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نێشەکەری حوتەپە ڕۆژی شەممە لە نێو مەحەوەتەی شرکەتدا کۆبوونەوە و خوازیاری ڕادەستکردنەوەی شرکەت بە دەوڵەت بوون. ناڕەزایەتی کرێکارانی حوتەپە پاش 3 ساڵ و بە دوای قسەکانی سەرۆکی مەجلیسی ڕژیم کە وتبووی لە کاتی هەڵوەشاندنەوەی مالکیەتی خصوصی شرکەت هەڵایان کردووە، هەروەها پاش دانانی ژنێک بە ناوی عەلیپور بە نازناوی عەلیپور وەکو سەرۆکی ڕێکخراوی خصوصی سازی کە یەکێک لە تاوانبارانی پەروەندەی فرۆشتنی ئەو ناوەندە سەنعەتیەیە دەستی پێکردووە و کرێکاران داوای گەڕانەوەی شرکەت بە بەشی دەوڵەتی دەکەن. دەست بەسەرکردنی دوو برای سوختبەر لە میرجاوە. ڕۆژی هەینی نۆی سەرماوەز 1403 دوو برای سوختبەری خەڵکی میرجاوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتی حاڵوەش ناسناوی ئەو دوو برا بەلوچە بریتیە لە یونس ڕێگەی تەمەن 21 ساڵ و عادڵ ڕێگەی تەمەن 23 ساڵ. بە وتەی چالاکانی بەلوچ هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بەبێ هۆکار هێرشیان کردوتە سەر و دوو سوختبەرە و هەردووکیانیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. لە سێدارەدانی بەندکراوێکی بەلوچ لە زیندانی زاهدان. ڕۆژی شەممە دەی سەرماوەست بەندکراوێکی بەلوچ بە ناوی ئەحمەد شەهبەخش بە تۆمەتی کوشتنی بان قەست لە زیندانی زاهدان لە سێدارە درا. بەپێی راپۆرتی حاڵوەش ئەحمەد شەهبەخش ساڵی 98 هەتاوی بە تۆمەتی کوشتنی بان قەست دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای زاهدانەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. بەیانی ڕۆژی شەممە سزای لە سێدارەدانی و بەندکراوە بەلوچە لە بێدەنگی خەبەریدا جێبەجێکرا. چوونە سەرەوەی نرخی دۆلار بۆ 71,000 تمەن. بەپێی دوایین راپۆرتەکان هەر دۆلارێکی ئەمریکی لە بازاڕەکانی تاراندا بە 71,000 تمەن مامەڵەی پێوەکراوە و کارناسانی سیاسی سەبارەت بە داڕمانی ئابووری هۆشداریان بە دەوڵەت داوە. بە وتەی کارناسانی سیاسی چوونە سەرەوەی نرخی دۆلار بۆ هێرشی گروپە تێرۆریستەکانی سەر بە تورکیا بۆ سەر شاری حەلەب، کوژرانی فەرماندەیەکی پلەبەرزی سپای پاسداران و چوونە سەرەوەی گوشارەکان بۆ سەر ڕژیمی ئەسەد و کۆماری ئیسلامی ئەگێڕێتەوە. هاوکات دانوستانی نوێنەدارانی ڕژیم لەگەڵ ئاڵمان، بەریتانیا و فەڕەنسا بۆ ڕێکەوتن لەسەر بەرنامەی ئەتۆمی بێ ئاکام بووە و کاریگەری لەسەر نرخی دۆلار داناوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە پەرەسەندنی ناڕەزایەتی کرێکاران لە کانادا. ڕۆژی شەممە دەی سەرماوەز کرێکارانی بەشی رادیۆلۆژی کانادا پەیوەست بە مانگرتنی کرێکارانی بەشی پۆست و تێلگراف بوون. ماوەیەک لەمەوبەر کرێکارانی بەشی پۆست و تێلگرافی کانادا لە ناڕەزایەتی بە کەمی حەقدە زمانیان گرت، بەڵام دەوڵەت لە جیاتی سەرنجدان بە داخوازیەکانیان چەند کرێکاری بێکار کرد. ڕۆژی شەممە کرێکارانی پۆست بۆ جارێکی دیکە ڕژانە سەر شەقام و خوازیاری زیادکردنی حەقدەست و گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەرکار بوون. لە ڕێپێوانی ڕۆژی شەمەدا کرێکارانی بەشی رادیۆلۆژیش پەیوەست بەو چالاکیە بوون و پشتیوانی خۆیان لە کرێکارانی پۆست ڕاگەیاند. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموویان.